تۆ یەکێکی لەو کەسانی دەوروبەر کاریگەریت لەسەر دروستەکە. جا دەوروبەریش تۆ ئەگەر هەتا وەکو مابی بە قسەی دەوروبەر بکەی، دەوروبەر هەر یەک شتێکەڵێ. ئەنجا ئایا دەوروبەر هەمووی لە مەسلحەتی تۆ قساکە؟ ئایا دەوروبەر هەمووی دڵسۆزی تۆن؟ یعنی تۆ ناکرێ خۆت بێتە دەست دەوروبەر چۆنیان پێوتی بەو شێوازەبی. نا، تۆ خۆت ئەبێ بڕیاری خۆت بی. خۆت ئەبێ ئەوە نەمەتمانە لە نەختە هەبێ خۆت بڕیاری خۆت بی، چکە تۆ کەسێک نی بڵێ قەنەعەتم پێی نییە. ئێستا تۆ کەسێ بێ قەنەعەتت پێ نەبێ وەکو کەیسی پێشوو بێ من با وا بکەین کە قەنەعەتت پێ بکەین، بەس تۆ خۆت قەنەعەتت پێیەتی وایە؟ قەنەعەتی تەواوەتیت پێوێتی. ئەنجا دڵیشت لەسەرێتی و حەزیشی لێ ئەەکەی، تەنها شتێک ماوە تۆ قسەی دەوروبەرەکەتە. بەس یەک شتی تر هەیە دەوروبەر نایڵێ. یەک شتی تر هەیە دکتۆرە، زۆر لە مێشقم یەت و ئەڕوا، ینی هەنێس کە زۆر گوێ لە مەلا سعودیەکانە گرم زیاتر حەز ناکەم ئەوەی تریان بڵێم. ینی وا گەشتومەتە ئەو قەناعەتەی، ینی هەنێ جار زۆر نەکەنێ جار زۆر جار بیرەکەم ئەڵێم باشە کێڵێ لە چک بۆ ئافرەتەر هاتووە، لەوانەیە لە چک بەس بۆ خێزانەکانی پێغەمبەر بێ درودی خوا لێ بێ، ئەم لەچکە بۆ درا بەسەر ئافرەتە، ینی هەر خۆی داپۆشێ یەکێکە لەو پرسیارانی کە زۆر لە کچانی کەن ئەڵێن ئایا ئێم لەچکەی کە ئێمە ئیکەین واجبە یاخود واجب نییە، فەرزە یاخود فەرز نییە. طبعاً ئێمە بۆ هەموو شتێکە بێ بگەڕینەوە بۆ فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ و لەگەڵ ئاەتەکانی قورئانی پیرۆز. طبعاً لە قورئانی پیرۆزە خوای گەورە لە سوورەتی نورە زۆر بە جوانی زۆر بە واضحی کە باسی ئەو باڵاپۆشی کردووە. خوای گەورە ئەفەرمێ فەلیضربن بخمرهن على جیوبهن. خمریش لە معنای عەرەبیەکەیە داپۆشینی سرە، کە سریان داپۆشن و سن و بەرۆکیان داپۆشن. ئەمە بە جوانی بە واضحی لە قورئانی پیرۆزە هاتووە.